کۆڕێک ئەنجامەدرێت و سازەکرێت بۆ خوێندنەوەی کتێبی جیاوازیەکان. یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر کۆڕێکی بۆ سمکۆ محەممەد و عەباس عەبدوڵڵا ڕێکخست. لە کۆڕەکەدا سمکۆ محەممەد نووسەری کتێبی جیاوازیەکان باسی لە ناوەڕۆکی کتێبەکەی کرد کە بەرهەمی نووسینی چەندین ساڵی خۆیەتی. وتیشی دوای پێداچوونەوە و هەڵسەنگاندن لە چەند بەرگێکدا کتێبەکە کە چاپ کرا و لایەنە هونەری و ئەدەبی و ڕۆشنبیریەکان لەخۆ دەگرێت. زیادە لەو حیوانە نووسەرێکانە زۆر بەری لەوە بەسەر چاوەگیت کە کتێبی لایەنی ماگیر خوێندەوە کتێبێکە بە نامنیشانی جیاوازی گەنگەشەی فکری یعنی مناقەشەی ڕۆژانەیە و بەرەنجامی 3 ساڵ مناقەشەی من و کە عەباس عەبدوڵڵا یوسفە کە مامۆستای منە پیاوێکی ڕۆشنبیریەوە یەکێک بوو لە قوتابخانەی ڕۆشنبیریەکانی هەولێر و دەوری هەبووە. من لە خلالێ و مناقەشەیەکە لەگەڵا کردوم بە وردی ڕۆژ بە ڕۆژیان هەفتە بەیان مانگ بە مانگ دوایی کۆمان کردەوە بۆ یەکەم جار لە گۆڤاری دیوان بڵاوبووەوە بە چەند بەشێک. پاشان تەتەڵەمان کرد و گەڵامان کرد و دەوڵەمەندمان کردمان بە کتێبەکە بریتە لە تقریباً 18 بەش هەر بەشێک لەبارەی بابەتێک قساکات ئەو بەشانێک کە پەیوەندیان بە ڕۆشنبیری کوردیەوە هەیە ئەو بەشانێک کە پەیوەندیان بە هونەرەوە بێنیان بە فەلسەفە و ئەدەبەوە هەیە مناقەشەمان کرد لێرە هەوڵ دەدەین بەورتر باسیکەین. سەرەتا و پێم خۆش لەوە پەیوەندی ئەدەب ئەدەبمان بە پشتنا زۆر لە